دەنگدەرانی مەکسیکی بە سکاپ نیوزی بریتانیان وت ئەوان سەرکۆماریان دەبێ کە بتوانێت لە بەرامبەر دۆناڵد ترامپ ڕابوەستێت و ئەوان کاندیدێکی چەپ بۆ ئەو کارە هەڵدەبژێرن. ئەندرێس مانوێل لۆپز ئۆبرادۆر کە تەمەنی 64 ساڵە شارەوانی پێشووی مەکسیک سیتی بووە و لە هەروەی پێشووی بنگەکانی دەنگدانە بۆ هەڵبژاردننی ڕۆژی یەکشەمە لە مەکسیک. ئەمە سیمن هەڵدانێتی بۆ سەرۆکایەتی. سکایپ نیوز لە مەکسیکۆ سیتی لەگەڵ دەنگدەرانی گەنجدا دووە کە وتیان ئەوان لۆپز ئۆبرادۆریان خۆش دەوی لەبەرەوەی نوێنەرایەتی هاوڵاتیانی مەکسیکی دەکات و شکۆی مەکسیک دەپارێزین. واڵتەر ئەریانۆ کە خوێندکاری کەوتی ئێمە باس لە شکۆ دەکەین. شکۆی هاوڵاتیانی مەکسیک. ئێمە پێوەستیمان بە سەرکۆمارێکی بەهێزە بۆ ڕۆبەڕۆبوونەوەی دۆناڵد ترامپ. مەکسیک کە هەرە بازاڕی گەورەی ئەمریکایە هەر لەو کاتەی ترامپ هاتووەتە سەرکار گەرژی کەوتەتە نیوان پەیوەندیەکانیان بەهۆی کێشەکانی ئاسایش و کۆچبەری.